جديمان هبێ بەڵام لەگەڵ کاک سەرۆر عەلی بوو و پێم وا بێت نازانم کەیتری بوو بە حکمی بەستنی کۆنگرەی کۆمەڵی کوردستانی سەڵ زۆرمانە ئێمە نەماتوانی زووتر بێنە ئەیرە بۆیە سەردانەکەمان دواکەوتکەوتە ئێستەوە ولا ئێستاشدا ئێمە 5 ڕێکخراوی ژینگەی لە گەرمیانە هەیە وەکو ئەو 5 ڕێکخراوە ژینگەیە ڕێکخراوی ئەوەم بۆ پاراستنی ئەو ڕێکخراوی ژینگە دۆستانی گەرمیان بۆ پاراستنی هەوا ڕێکخراوی سروشتی کوردستان تایبەت بە ژینگەی گەرمیان ڕێکخراوی نەمان بۆ گەشەپێتانی سەوزایی و ڕێکخراوی کۆمەڵی کوردستانی سەوز بە ناوەند و هەردوو نوێنەرایەتەکەی و زائیدەن تۆڕی هاوڕێیانی ژینگە لە سلێمانی کە سەرجەم مامۆسایانی کوژمارێک لە مامۆسایانی زانکۆ و سەرجەم ڕێکخراوە ژینگەکان تیا ئەندام لەگەڵ ئەوانیش قسەمان کردووە پێکەوە هەمومان ئەم یاداشتەمان دەرکردووە یاداشتێمە ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان دەستەی پاراستن و چاکنی ژینگەی هەرێم و سەرپەرشتیاری ئیداری سەربەخۆی گەرمیان و قایمقامەتی قەزای خانەقین و فیدراسیۆنی ڕێکخراوە ژینگەکان دەکەین و زایدەن هەمووی مۆری ئیمزای لەسەرە لەم یاداشتەدا ئێمە ئاماژەمان داوە بە کۆمەڵی خاڵ و ئەو خاڵانشی کە ئێوە بە هەمان شێوە لە نێو ناوەڕۆکی نووسراوەکەی خۆتان یان ئەو بەیاننامەی کە ئێوە دەتان کردو ئێمەش بە هەمان شێوە دووپاتمان کردو لە ئێرانە کە دەبێت ئەمانە بەڕاستی هەنگاوی جدی بۆ بنرێت بۆ ئەوەی ئەمانە جێبەجێ بکرێت و هەم بتوانین ڕێگری دروست بکەین لە بەردەم دووبارە سووتانەوەی ئەو باخانەوە لە بەردەم ئەوەی کە سەر لە نوێ هەوڵ بدرێت بۆ بوژانەوەی ئەم باخانە وە خۆشبەختانی مەمڕۆ لەگەڵ قایمقامیش دانیشتین هەندێک گفتوگۆمان کرد ئەویش ڕاکانی ئەمە پێ خراپ نەبوو بە پاڵپشتی لە یاداشتەکەمان کرد و دەستخۆشی لێ کردین و هەماهەنگە لەسەرەوەی کە هەمومان پێکەوە بەڕاستی بتوانین ئەم قەزەیە بگەێنین و ئاماژەی دابووی ئەوان ئەمەوەکو ئەوان دەڵێن نازانمەوە خەڵکی ئەم شارە دەتوانێت شایدی لەسەر ئەوە بدات کە ئەوەندەی پیان کابێت توانیوانە هەوڵ بدەن بۆ بارنەکان بەڵێ ڕۆژنامە نووسێ بۆی هەڵم کردینە شاکر جان پەیمانگەی ژنێرە جوانەکان ناسوودی ئاها لە ئاخر قوتابخانە یەکسەر تورابی تێدا بوو بۆ سەر تورابێگە و تێدەڕای لادا آخر لادا ودى صلاص لادا يكسر كما مدرسة ترابي يكسر جدا ترابي بوغاني هنيك هاك سلام تاكل ساي خدم لا لا بتشو أقدر جدا مدرسة آخر مدرسة في ما عندي هنا رجال آخر مدرسة إيه بو تأخير جاي آخر كنا ديوانه جاي يكسر جدا ترابي جدا إيه جال لەکشیە مە هەمووی ئەم نووسراوەدا هەموو شتەکانی خۆمانمان کۆ کردوتەوە و ئەم نووسراوە ئێمە ئەوڵ دەدەین هەفتەی ئایندا سەردانی نووسینگەی پەرلەمانی کوردستان بکەین و لە نزیکەوە لەگەڵان دابنێشین و بۆ ئامی هەموو ئەم شتانە جگە لە مەسەلەن ئەو لایەنەی کە بەرپرسەوە ئەمڕۆ ئاماژەی دابووی کۆمەڵی هەوڵیان داوە بۆ هەم بەرگریکردن نازانم ئەوانە یعنی کە بە قسەی جەنابیان بێت چۆن دڵی لایەنی زۆربەی دەسەڵاتەکان ناکەوێتە لای ئەوەوە بۆیە ئێمە هەموو ئەم شتانە کە لەم نووسراوەش پێشەوەی کە چاویشمان پایانەرەکەی پێێنێنە بەڵێ کاگەرمیان ممنون والله كاك قرميان يقدق لسر خذوا بنا ونشانه كذا دخل في قرمي قال كاكا هاي لكاملة تويستا تلفون هاي بيبولاي ما هينا بيماجي هنا رجوانا كان لا بيماجي هنا رجوانا كان بيرو جادك هي كتبوا دار كنارة بلين لك بالي كتب أخستا أوينا بروهين برو دار كنارة لا هنا كولا بيماجي هنا رجوانا كان برو أكوان كاريزنا كاكنا لك فلكيين فلكي عزيز بشتوان لكويا لفلكي عزيز بشتوان برو قيماقي ما مستعين شان لك سيار بك هذه لفلكي عزيز بشتوان بسيار بك فسياري قيماقي ما مستعين شان بك لتنشتي قيماقي ما مستعين شانوا بس الراس الريقي كخاكي بودا وباخ كاندي باخ استوى باش بداي واقف مجموعية سيارة وستاء
جا بەگشتی ئێمە بەڕاستی لە هەرێمی کوردستانە دەستەیەکەیە بە ناوی دەستەی ژینگەی هەرێم کە ئەو دەستە ڕۆڵی وەزارەتی ژینگە دەبینێ ئێمە زەقی دەکەینەوە لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستانە ئەم دەستەیە نەیتوانێت ڕۆڵی سەرەکی بینێت لە خزمەتکردنی یان لە ئاوردانەوەی ژینگەی هەرێم و بە تایبەتیش خانەقین و چەندێکیش ئەم باشانە بەڕاستی بۆ چەندی ساڵ دەستکردێت تا ئێستا ژنێکیان سەردانی هێری نەکردووە بۆ پەرلەمانی هەڵەسی جدی نەبووە چەندە من لەگەڵ دکتۆر ڕێباز بەرپرسی سەرۆکی لیژنەی ژینگە قسەم کردەوە لەگەڵی دکتۆرە پەیام و ئەوان پەیام خان ئەندامی پەرلەمان لە لیستی گۆڕان ئەوانیش بە نووسرا و حسەبەقرا لەگەڵ پەرلەمان قسەیان کردو و هەڵوێستی جدیان دەبێت لەسەری و لەگەڵ لایەنەکانی تریش بەگشتی ئێمە قسەی ئێمە کاک سەلام برادران بەس ئەگەر بکرێ بە کورتی بۆی ئەو برا ڕاگەیاندەکارانمان زۆر چاوەڕێ نەکرد زۆر باش یەک شتەیە لە بیرم چوو لەیرانش ئێمە بەڕاستی لە فترەی ڕابردووە لە گەرمیانە ڕێکخراوی ژینگەی ئۆتۆیتیانە بووە لە ئێستادا نوێنەرایەتی خانەقین هەیە کە ئینشەڵا لە ئایندێکی نزیک کۆنفرانس دەبەستێەوە هەموو کەسێکی باسی بوون بە ئەندامی هەیە لە نێو ئەو ڕێکخراوە و ڕێکخراوەش بۆ هەموو کەسێکە و ئازادانە سەر خۆیانە ئیشی خۆی دەکات و جگە لەو ڕێکخراوی ئەڵۆنیشی بۆ پاراستنیا و هەردوو ڕێکخراوەکە کە ئێستا لە خانەقینە پێویستیان بە هاوکاری و هەماهەنگی جدی هەموو خەڵکی ئەم شارە هەیە و ئەو ڕێکخراوانە بەڕاستی لە پێناو خزمەتکردن بە ژینگەی ئەم شارە کار دەکەن ئەگەریش لە پێشتران نەمانتوانی بێیان نەتوانان بێ کارابن ئەو بە ئینشەڵا بە هەوڵ و خۆشی ماندووبوونی ئێوە بە هەمان شێوە دەتوانین هەمومان باخەزە لای ئەم شش خاڵات گەڵاڵە کراوە هەمووی هەر خاڵەکانی ئێمەیە زۆر دەست خۆش دەتوانانی زیاتر چەند خاڵی تری بۆ زیاتر بەڵام ئەوەندە کافیەکەماندا یەک خاڵ هەیە لەم ناوڕاستە ئەوە بوو کە ئێمە داوای دەست بە کارکێشانەوەی قانقامان کرد ئەتیبار ئەو بەرپرسی وحدەی ئیداریە و فەشەلی هێنا لە پاراستنی ژینگەی شارەکە سوتاندن ماوەی 6 ساڵ زیاترە باق لەم شارە سوتێ ناکرێ یەکی ئیتر چاوپۆشی بڵێ یعنی داواکاری ئەوها پێشکەش دەکەن شوێنی خۆی بوو بەداخەوە ئەو بە شێوەی شخصی وەری لە کاتێکە ئێمە خان بە بلای خۆمان بە ڕەفیقی خۆمان بە دۆستی خۆمان ئازادین بەڵام ئەو ئازادا و چۆن لە کاتەوە هەروە خاڵی تر یادی بۆ بکەین کە ئەم ڕێکخراوە ژینگەیانە یان لە ئەسەر ئاستی وەزارەت وجودیان هەیە یان بەقەد یەک فەرمانی بەرهەم ساڵح کاریان نەکرد علاقی بە ژینگەوەیە نییە یەک فەرمانی دەرکردو 5 ملیۆن نەمامی چاپ ڕابوو قەیدی پار بوونە لەسەر ئازی ژینگە نایەن نزیک خودی جوتیارەکان لە خاوەن باخەکان نزیک ببنەوە کو ئەم باخانە سوتان بۆچی ئەم دەستەیە ئەم هەموو ڕێکخراوە پاراستنی ژینگە بۆچی نەهاتن نەمان بێرن بۆ فەلاحەکان بۆ نهاتن ئالیات بێنین بۆ فەلاحانە سبەیدە لێرە کاک سەلام قسەی خۆت لەبیر بچێت لە واقعەدا ئەوە ئیشی ڕێکخراوە ژینگەکان نییە بێن ئەو نەمامە بێنن بۆ لەبەر هەرێکێک لەم ڕێکخراوە ژینگەیانە ڕێکخراوی چۆن دەڵێ خۆبەخشن و هیچ منحەیەکیان نییە دعمێکی زۆر سەرەکیان نیە لایەن حکوومەتەوە کە بتوانێت ئەمانش بێن دعمی ئەو باخانەدا بەڵام دەستەی پاراستن چاکنی ژینگەی هەیە وەزارەتی کشتوکاڵ هەر لایەنێکی تری بەرپرس بە ژینگە و بە ڕوبەرە سەوزایەکان ئەوان دەتوانن لە ڕێگەی ڕێکخراوە ژینگەکان و یان ڕاستەخۆ لە ڕێگەی خۆیانەوە بێن هەوڵی جدی بدەن بۆ ئەوەی ئەو هەنگاوی جەنابەت بڵێن ئەو هەنگاوە بەڵام ئیش ڕێکخراوە ژینگەکانی دەتوانن ڕێکخراوە ژینگەکان لایەنی فشار بن وەک لە ئێستا ئێوە ئەتوانن داوا بکەن بەڵێ داواش کراوە ولا ئێمە لە ئەم ساڵی ڕابردوو لە ڕێگەی مامۆسامی نەگەر شاهدین بۆ بدا پێم وابێ 1500 نەمان بوو نزیکەی 100 نەمامیشی ئەوەندە نەمان دامە خوێندکارەکان کتابیان هەر یەکی بەخۆی پیانمەوت بە خۆیان دارەکە بچێت 3000 نەمامان هاوت و ئێمە دەمانتوانی بەڕاستی لەگەڵ مامۆسامیژم قسەم کرد دەمانتوانی ئێمە زیاتر لەو ڕێژێش دابین بکەین بۆ خانەقین بەڵام چەندە مەسەلەن دابینکردنی ئەو درەختە گرنگە ئەوەندەش پاراستنی و درەختە گرنگە هەر لایەنێک هەر بەرپرسێک لە وەرزی نەمامچاندنا کە لە مانگی 11 تا مانگی 5 دەست پێ دەکات ساڵانە حکومەت ئەو بەرنامەی بۆی هەیە دەتوانێت زەمانەتی ئەو کاتکە ئەو درەختە بپارێزێت و ئاویدا لە ڕێگەی نووسراوە ئێمە لە ڕێگەی مامۆستا ئامینە و نوێنەرایەتی کەلارەوە دەتوانین ساڵانە هاوکاری نەمام بدەنێ کاک سەلامگیانی من نەمامانی شاوردینە 1500 دانای ئەرا سەردەگا
دوای دەیان کۆبنەوە قادر هەنە دەیان کۆبنەوە کردین لەگەڵ سەردەگە و لەگەڵ خامۆهێن نەڕەسینە نەتیجەیە ئیسەش زەوی دانەکیمان تەختی کردن و وتن ئەیە زەوی ئەرا ئێوە و هەنیکەن حتا لە کۆمەڵی کوردستانی سەوز وتن ئێمە مانە 5,000 دارتر شێرادان بنارن بەڵام بەداخەوە ئیدارەی خانەقی من لەیرە وشمە ئیسش ئامادە نەوی هاوکاریمان بکات هەر ئیدامە بدەدە ئەو دارانە نامامانە کە بدەین بنینەوەی ئاوی بدەن هیچی نە ئاوی بدەن هاوکاری مەجبور بین تەوزیعکردنە سەر مەدرسەکان و دەستگاکان خەڵکی بۆ ئاگاداری بارودۆخی ژینگەی لە خانەقی زۆر کارەسات مەسەلەکە تەنها باخستانی ئەم چەند ساڵەکان دوایی ئەگەر دیان من بەخۆم دانە بەدانە وێنم کردووە تەواوی دەوروبەری خانەقی وڵاتەکان هەزاران تەن ئاسن و سکرابی کاتی جەنگ و پاشماوەی سەلاجە و مجەمیدەی شکا و ئەمانە فڕێدراوە چوومە لای شارەوانی هاتن هەڵمەتیان کرد یەکەم ڕۆژ هەڵمەتیان کرد بەڵام بەداخەوە بێجگە ئەمە هەڕەشەیەکی زۆر گەورە هەیە لە سۆسیالی خەڵکەکە ملیۆنان ئەمە خۆم لەسەر میل وەستان ملیۆنان میل بە درێژای ئەم سنوودایە ئەبێتە لاوەفاو دێتە ناو زەوێتە چەندین شوانی بریندار کردووە قاچیا لە منطقەی کوردی لێرەوە تا مەندەلی ڕۆیشت و طبعا ئیسالی ئەو مۆزوعم کرد وەزیر دیفاع هاتە سەر خەڵک نوێنەری هەرێم لەگەڵ بەغاناوی چیە خەڵخانەقینە خەڵک ئەو بەرە مهم لە ڕانەیە دەوامەکەی لە ڕانەیە عقیدە لیوایە نازانم چییە عسكري محمد سرحان هذا سرحان باشا بداخوا وتي إما مين كان لابي نريان دا بغامين لابا نخوان مين كان لابا يعني بقيشتي زول كارثاتا أقل موجود عيش نبي لموجود بايخ زيادة بجيجي من كاك سلام أو أنت ظلم هتاوكو السرور لبواري جنجو لجرمينا كاربكات بەلای و ئاسان دەبێت 100 جاری تریش هەرچەندێکە پێویست بکات بەڕاستی سەردانی ئەیرە بکات و خەمی ژینگەی ئەم ناوچەیە بخات و ئەرکی سەرفانی شێدی